سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش لە فلکەی و بازاڕی سۆرانم دیارە دوێنێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوە دراوە کە موچەی خانشینانی هەرێمی کوردستانیش هاوتای موچەی خانشینانی عراق بکرێت کە لە ئێستادا خانشینانی مەدەنی بەشێکیان موچەکەیان 220,000 دینارە بۆیە بڕیار دراوە کە موچەکە لە سەروی 500,000 دینارەوە بێت کەمترین موچە. لێرە من گفتوگۆ لەگەڵ چەند هاوڵاتیەکە کەم کە خانشین بوونە ماموریا یەکێکە لەوانە کە خانشینە و دەمەوێت گفتوگۆی لەگەڵ بکەم. ماموریا و کاتت باش زۆر سپاس. دوێنێ بە خۆت ئاگاداری کە بڕیار دراوە موچەی خانشینانی هەرێمیش هاوتای عراق بکرێت، چۆن دەڕوانیام هەنگاوە؟ والله ما دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیرانەکەن بە تایبەتیش لە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور ئیشێکی زۆر باش بوو، بڕیارەشی گرنگ بوو، بڕیارەشی چاک بوو، چونکە ئەو خەڵکا لێرانە مەسەلەن هەیە مەعاشی 220,000 250,000 دینار، یعنی بەڕاستی ئەو پارە بەشی هیچ ناکە، ئاوە کارەبا ئیمتیازاتی ماڵە هەیە، بەڕاستی بڕیارەشی گرنگ بوو. ئەوشتەش هەر لە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور ئەوەشێتەوە، ئینشاءالله مە دەستخۆشی لێکەین. باشە. بڕیارێکی تری ئەنجومەنی وەزیرانی شەیە کە هەر خانەنشینێک پێشتر کە خانەنشین بووە زەوی وەرنەگرتووە سوودمەند دەبێت، بۆ ئەمە چ دەڵێ؟ والله ئەو بڕیارە ئەوە لەوەش باشترە، ئەو بڕیارەشی زۆر باشە. خەڵکیش ئەوەڵەن خوا پێغەمبەر دوایشە مە چاو لە ماڵی بارزانە بەڕاستی لە جەنابی سەرۆکی حکوومەت لە برا گەورە ئەو شتانەش هەر ئەو کارە باشانەش هەر لەوێوەشێتەوە. دیسانە ئێستا لە سۆرانی لە سۆران مەسەلەن ئێستاوە کاکەڵگۆر لێرانەیە دەبەن بە هاوکاری و پاپشتی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور ئێستا ئیشێکی زۆر باش کرایە، بەڵام هەندێک خەڵکیشێ بەڕاستی ئیشی باش چاوی نابینن، بەڵام ئەمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئیشی زۆر کرایە لە سۆران لە باڵەکایەتی، بەڵام بەڕاستی ئەمە تومعی زیاتریش هەیە ئیشی باشریش بکرێت داوای پرۆژەی زیاتریش ئەرێ والله. بەڵێ ئازان ئەوەی بینیتان لێرە لە فلکەی و بازاڕی سۆران ژمارەیەکی زۆر هاوڵاتی لێرە کە بەشێکیان خانەنشینن دەستخۆشی لەم بڕیاری ئەنجومەنی وەزیرانەکەن کە دوێنێ بڕیاری ئەوەدرا موچەی خانشینانی هەرێمی کوردستان هاوتای خانشینانی عراق بکرێت کە ئەمەش دەستکەوتێکی گرنگە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێیەم و هەمیش دەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان ئەو خانشینانەی کە خانشین بوونە بارگرانیەکی زۆریان لەسەرشان بوو، ئەو بارگرانیان نەمێنێت کە موچەکەیان هاوتای خانشینانی عراق بکرێت. بەڵێ